بەیانیتان باش ئێمە لە ساز بریکاری ڕێگەپێدراوی توێتە هیوای ڕۆژێکی خۆش و بەختەوەرتان بۆ دەخوازین و خۆشحاڵین بە هاتنتان بۆ سەنتەرەکەمان. کاتێک بیر لە سەنتەرە خزمەتگوزاریەکانی ئۆتۆمۆبیل دەکەنەوە ڕاستەوخۆ شوێنێکی گەرم و قەڵەباڵغ و پیس و پۆخڵ دێتە پێش چاویان، بەڵام لە ساز تەواو پێچەوانەیە. فەرموو لە شوێنی تایبەتی کڕیار پشوو بدە، قاوەیەک بخۆرەرەوە، تەماشای تەلەڤیزیۆن بکە و سوود لە ئینتەرنێتی خۆڕایی وەربگرە، لەگەڵ ئێمەدا ئاسوودە بن. لە کاتێکدا ئۆتۆمۆبیلەکەت لەژێر پشکنین و چاکردنەوەدایە، دەتوانیت لە کەش و هەوایەکی ئارام و ئاسوودە بەخشدا چێژ لە ئینتەرنێتی خۆڕایی سەنتەرەکەمان وەربگریت، لەگەڵ ساز بەبێ دوودڵی بەحەسێرەوە. ئانی ڕاستەوخۆ تەماشای تەکنیکارە پسپۆڕەکانمان بکەیت کاتێک بە پێشکەوتوترین تەکنەلۆجیا و تەکنیک کار لەسەر ئۆتۆمۆبیلەکەت دەکەن. سەنتەرە خزمەتگوزاریەکانی کۆمپانیای ساز هەمیشە تۆمانلا گرینگە. بۆ ئەم مەبەستە بە بەردەوامی ئۆفەری تایبەت و ناوازەمان هەیە کە بتوانێت پێویستیەکانت پڕ بکاتەوە. بۆ ئەم مەبەستە دەتوانیت سەردانی یەکێک لە بنکە خزمەتگوزاریەکانی ساز بکەیت، یاخود هەمیشە چاوت لەسەر پەڕەی فەرمی توێتا بێت بۆ ئەوەی ئاگداری نوێترین ئۆفەرەکانمان بیت. بە هیوای بینینەوەت بەم زوانە.